حي على الفلاح. الله أكبر الله أكبر. لا إله إلا الله. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهد الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله، وأشهد أن محمدا عبده ورسوله. وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، مسلمانانی خۆشەویست میوانانی ماڵی خوای گەورە و میهرەبان، پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام ئەفەرمێت زۆربەی ئوممەتەکەم بەهۆی زمانیانەوە ئەچنە ئاگرەوە. وتاری ئەمڕۆمان بەردەوامین لەسەر ئەو تاوانانەی کەوا بە زمانەکرێ بە پشتیوانی خوای پەروەردگارەوە. ئەمڕۆ دێنە باسی تاوانێک، ئەویش تاوانی غەیبەتکردنە براکانم. پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام ئەفەرمێت ئەو کەسەی کەوا غەیبەتی ئیماندارێک ئەکات، ئەو کەسە کەسێکی جەبانە، کەسێکی ترسنۆکە. ئەگەر بوێری تایە و ئەگەر ئەو ڕاستەکات با عەیبی براکەی دوو بە دوو پێی بڵێت، نەوەکا لە لای خەڵکی باسی بکات. خوای پەروەردگار لە قورئانە ئەفەرمێت یا ئەیها الذین آمنوا اجتنبوا كثيرا من الظن إن بعض الظن اسم. خوای پەروەردگار ئەفەرمێت خۆتان بپارێزن لە گومان خراپ بردن بەرامبەر بەراکەتان، بەرامبەر بوسڵمانان، چونکە هەموو گومانێکی خراپ تاوانە بۆ ئێوە. ولا تجسسوا، جاسوسی مەکەن لەسەر یەکتری، قسە مەهێن و ببەن. جاسوسی کردن پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام هاوڵانی وا فێر کردبوو کە کاتێک یەکێکیان ئەبینی تاوانی یەکرد ستریان نەکرد، ئامۆژگاریان نەکرد، ئەگەر بێت و بە قسەیانی نەکرد اینجا بە پێغەمبەری خوایان نەبرد، جاسوسیان لەسەر براکەیان نەکرد. ولا يتغبض بعضهم بعضا، وغیبەتی یەکتری مەکەن. خوای گەورە مهرەبان پێتانە فەرمێ غیبەتی یەکتری مەکەن. کاتێ تۆ باسی عەیبی یەکێک ئەکەی، ئەگەر ئەوە عەیبە لە گیانیا هەبێتەوە غەیبەتە، تاوانە، و ئەگەر لە گیانیا نەبێتەوە عەیبە ئەوە بوهتانە، لەوە گەورەترە. خوای پەروەردگار پەنامان بدات. رب العالمین ئەفەرمێت أن يحب أحدكم أن يأكل لحم أخيه ميتا. ئایا یەکێ لە ئێوە ئەتوانێ گۆشتی براکەی بە مردووەتی بخوات؟ چونکە ئەو کەسەی کەوا تۆ غەیبەتیەکەی براکەم لەو مەجلیسەیە نییە وەکو مردوو وایە، کە تۆ باسی ئەەکەی وەک ئەووا بێت لاشەیەکی مردوو هی براکەی خۆت بێ لە بەردەم تابێ بیخۆی. ئەوەنە تاوانێکی قێزەونە غەیبەت براکانم، ئاگادار بین، بە تاوانێکی کەمی دانەنین. لەگەڵ ئەوەیە خوای پەروەردگارە فەرمێ واتقوا الله إن الله تواب الرحیم. ئەگەر ئێوە بێت و لە پاش ئەو غەیبەتکردن و ئەو تاوانانە ئەگەر ئێوە تەوبە بکەن و بگەڕێنەوە بۆ لای خوا، خوا غەفور و ڕەحیمە، لە هەموو تاوانی عەبدەکانە بورێت. پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام ئەفەرمێت ئەتەدڕون من الغیبە. بە هاوڵان ئەفەرمێت ئەی هاوڵان ئەزانن غەیبەت چییە؟ خۆ هاوڵان لە احترامی پێغەمبەری خوای ئەگەر بیانیش زانایە وەڵامیان نەئەداوە. هاوڵان ئەڵێن الله وەرەسوول ئەعلەم، خوای گەورە و مهرەبان و پێغەمبەرەکەی ئەزانێت عەلەیهی الصەلاة وەسەلام. پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام فەرمووی ذیکر ئەخاکە بیما یەکڕە. کاتێ باسی برایەک تەکەی کەوا لەگەڵ تا دانیشتۆ هەڵەسێ زەمی یەکەیت و باسی یەکەیت و غەیبەتی یەکەی، ئەگەر بێت و ئەو کردەوەی تیا بێت و پێی ناخۆش بێت ئەوە غەیبەتە،
ئەگەر بێت و ئەو کردەوەی تیا نەبێت ئەوە بوهتانە، ئەوە ئاگری جەهەنەمت بۆ خۆت خۆش کردووە ئەگەر گەردنت ئازا نەکات. ڕۆژێکیان ئەنەسی کوڕی مالک ڕەزا و ڕەحمەت پەروەردگاری لێبێ ئەفەرمێ ڕۆژێکیان ئەبوو بەکر و عومەر ڕەزا و ڕەحمەت پەروەردگار لەوانیش بێ ئینسانێکیان گرت کابرایەکیان گرت خزمەتیان بکا لە سەفەرە، کاتێ چوون بۆ سەفەر لە سەفەر ئەو کەسەی کەوا خواردن و خواردنی بۆیان ئامادە ئەکرد ئەبوو بەکر و عومەر هەستان سەیرەکەن ئەو کابرا خەوتووە. ئەوەنە لە دەمیان دەرچوو ئیمامی عومەر بە ئەبوو بەکری وتی سەیکە ئەڵێی لە ماڵی خۆیان خەوتووە، ئەڵێی لە ماڵی خۆیان پاڵ کەوتووە. کابرا هەڵەسێت کاتی چێشتەنگاوە ئەڵێن بڕۆ بلای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام خواردنمان بۆ بێنە. کاتی ئەم کابرایە ڕوا بلای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەڵێ ئەی پێغەمبەری خوا ئەبوو بەکر و عومەر داوای خواردن لە تۆ ئەکەن. ئەڵێ بڕۆ پێیان بڵێ ئەوان خواردنیان ناوێ خواردنیان خواردووە. کاتی ئەم کابرایە گەڕێتەوە وەڵێ یا ئەبا بەکر پێغەمبەری خوا وای وتووە عەلەیهی سەڵات وەسەلام هەڵێ ئەوان پێویستیان بە خواردن نییە، خواردنی خۆیان خواردووە. هەردووکیان ڕائەپەڕن داچەڵێکن ئەزانن هەڵەیەکیان کردووە، ئەزانن شتێک ڕووی داوە بۆیە پێغەمبەری خوا واڵێ عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەرنەوە بلای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێت سوێن بێ بەو کەسەی کەوا نەفسی محەممەدی بەدەستە عەلەیهی سەڵات وەسەلام وەڵڵاهی من گۆشت ئەبینم لە بین ددانەکانتانە. ئەڵێن ئەی پێغەمبەری خوا ئێمە گۆشتمان نەخواردووە. ئەڵێ ئەی گۆشتی براکەتان نەخوارد بە یەک کەلیمەیە قسە بڵێ هەڵەی لە ماڵی خۆیان پاڵ کەوتووە و خەوتووە. ئەی زمانی ئێمە بەڕاست و چەپە بەرەڵامان کردووە، بۆ کومار ئەدەینە موسڵمانانەوە، مامۆسا ئەداتە مامۆساوە، دکتۆر ئەداتە دکتۆرەوە، مەڕدار ئەداتە مەڕدارەوە. غەیبەتکردنمان بەڕاست و چەپە دەربەسی ئەم زمانە نایەین. بەم زمانە دەیتە ناو ئیسلامەوە براکانم، وەڵڵاهی بە بۆنەی ئەم زمانشەوە لە دین دەرەکرێ. خوای پەروەردگار پەناماندا. ئەمە سەحابەی بەڕێزی پێغەمبەری خوان ئەبوو بەکر و عومەر بە یەک وشەیەک کەوا وتیان لە ماڵی خۆیان پاڵکەوتووە سەی پێغەمبەری خوا چیان پێڵێ عەلەیهی سەڵات وەسەلام. اینجا وتیان ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام داوای لێخۆشبوونمان بۆ بکە لە خوا، وەڵڵا ئێمە غەیبەتەکەین داوای لێخۆشبوون ناکەین لە خوا. وەڵا فڵانە کەس غەیبەتی نییە. بۆ غەیبەتی نییە براکەم؟ ئینسان نییە خۆ حەیوان نییە پەرژینی قایم بێ. وتیان ئەی پێغەمبەری خوا داوای لێخۆشبوونمان بۆ بکە. وتی بڕۆن داوای لێخۆشبوون لەو کەسەکەن کەوا گۆشتیتان خواردووە، کەوا غەیبەتیتان کردووە. ئەبن مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت ئەفەرمێت ڕۆژێکیان لەگەڵ پێغەمبەری خوایە دانیشتبوون عەلەیهی سەڵات وەسەلام. کابرایەک لەگەڵمانە بوو هەستا ڕۆی لە دوای ئەوەوە سەحابەیەک وتی غەیبەتی ئەو برایەی کرد، باسی براکەی کرد. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێی فەرموو ددانت پاکەوەکە. وتی ئەی پێغەمبەری خوا من گۆشتم نەخواردووە. وتی ئەی گۆشتی براکەتت نەخوارد ئیسە ڕۆی ئیسە لە ناومان دانیشتبوو بۆ غەیبەتیت کرد. غەیبەتکردن گۆشتی برا بوسڵمانەکەتە ئەی خۆی ئاگادار بە بە تاوانێکی کەمی دامەنە هەڵەت لێکێ بینی بەرڕوو پێ بڵێ خۆشترە کە لە پاشملە باست کرد هەم ئەو دڵی لە تۆشکێ هەم لە لای خوای پەروەردگار گوناحبار و تاوانبارە بی. ئیمامی حەسەنی بەسری ڕەزا و ڕەحمەت پەروەردگاری لێبێ ئەفەرمێت ئیاکم وەلغیبە خۆتان بپارێزن لە تاوانێک کەوا غەیبەتە، کەوا باسکردنی برا بوسڵمانەکەتە، خۆتان بپارێزن لێی. چونکە ئەو غەیبەتەی تۆ ئەیکەی چاکەکانت ئەبا، بە ئاسانی چاکەکانت ئەبا و تۆ ئاگات لە خۆت نییە. نوێژی بەیانیت کردۆ بە هیلاکەت هەستاوی، ڕۆژوت گردۆ بە هیلاکەت هەستاوی، نایدەیتە دۆستەکەت. ئاگادار بە کە غەیبەتەکەی باسی دوژمنەکەتەکەی، باسی ناحەزەکەت ئەکەی، ئەو چاکانەی کەوا بە هیلاکەت دەست کەوتووە بە ئاسانی ئەیدەیتە ئەو. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە دایک و باوکەوە بە قوربانین بین ڕۆژێکیان لە ماڵی خۆیان دانیشتووە. ئەو پێغەمبەرە نازدارە سەفیەی خێزانی دێتە لای پێغەمبەری خوا قسە و گفتی لەگەڵ کاکاتی ئەڕوا. دایکمان عایشە ڕەزا و ڕەحمەت پەروەردگاری لێبێ ئەڵێ ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەس ئاوا ئەکا
بەس ئیشارە بەدەستی ئەکاڵێ سەفیە یعنی باڵای کورتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو ڕۆجوانەی سوورە بێتەوەڵێ عایشە چیت کرد واللهی ئەو ئیشارەدان تووە ئەو ئاماژەی تو ئەگەر بیکەیتە ناو بەحرێکا بۆ گەنی ئەکا بەس ئیشارەدانێک کەوا وتی باڵای کورتە ئەی با تەماشای خۆمان بکەن بزان ئێمە زمانی خۆمان ئەگرین غەیبەتکردن بەس بەدەم ناکرێ براکانم بە ئیشارەت شەکرێ خوای پەروەردگار پەنامان بدات بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە دایک و باوکەوە فیدای بین ئەفەرمێت لەناو هەر کۆڕ و مەجلسێکا دانیشتیمان لە پێشای خۆمان سەحابە و تابعی ئەگەر غەیبەت بکرا لە شوێنێ بۆنی غەیبەتەکە ئەهات ئەیانزانی ئەو مەجلسە غەیبەتە سوبحان الله بۆنی هات پرسیارەکەن ئایا لە ڕۆژگاری ئەمڕۆیە بۆ بۆنی غەیبەت نایە بۆ بۆنی بۆگەنی غەیبەت نایە لە ناومان ئێبراکەم غەیبەت بێتە خواردنی ئێمە بێتە خواردنی بان سفرەکانمان دەممان ناگرین لە هەموو شوێنێ غەیبەتی خەڵکەکەین بۆیە بۆنەکە وەها زۆر بۆ لوتمان پڕ بووە مەست بوومانە لە بۆنی غەیبەت بۆیە بۆنی ناکەین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێت هەر بسڵمانێک ڕۆیە ناو مەجلسێکەوە غەیبەت کرا باسی برایەکی کرا ئەو دیفاعی لێی کرد هاتە جواب لەسەری حەقە لەسەر خوا بیکاتە ناو بەهەشتەوە حەقە لەسەر خوا لە ئاگری دۆزەخ بیپارێزێ ئێمە واکەین نا وەڵڵا ئێمە وا ناکەین وتیان فڵانە کەس وایە ئێمە دەقات پشتی ئەشکێنین دەجار زەمی ئەکەین لە باش ئەوەش گوناحباریمان بۆ ئەمێت و هیچ ئەجر و پاداشتێکمان دەست ناکەوێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ سزای ئەو کەسەی کەوا غەیبەتی براکەی ئەکا ڕۆین بۆ ئیسرا و میعراج شەو ڕۆین پێکرا بینیم قەومانێکم بینی نینۆکیان لە مز بوو نینۆکیان درێژ بوو دەموچاو خۆیان پێ ئەڕنی لەگەڵ سینگی خۆیانە وتم ئەی جبریل ئەمانە کێن وتی ئەی پێغەمبەری خوا ئەوانە ئەو کەسانن کەوا غەیبەتی بسڵمانانیان کردووە کەوا زمانی خۆیانیان نەپاراستووە ئەوە عەزابەکان لە ڕۆژی قیامەت براکانم با هەوڵدەین تەقوای خوای پەروەردگار ترسان لە خوای پەروەردگار لە ناو دڵمانە دروستکەین تاوانێکی کەم نییە براکانم بە خودای لە تاوانە گەورەکانە لە لای خوای پەروەردگار سەد حەج و ڕۆژوت گردبێ بەخوا سەد عومرەت کردبێ بەخوا شەو نوێژ بکەی حەقی خەڵکە لەسەرت ئەبێ ئاداکی بڕۆی داوای گردن ئازاییکەی بەخوا لە ڕۆژی قیامەت ڕەب العالەمین ئەتوەستێنێ پرسیارت لێکا بۆ غەیبەتی براکەتت کرد تخوا بڕۆرەوە فکر لە خۆتکەوە ئێستا وەڵامت پێ نییە لەکوێ لە قیامەت وەڵامت پێیە داواکارین لە خوای پەروەردگار ڕەحممان لێ بکات عاقبەتمان خێر کات ئەوەی چاکە بیکاتە قسمەتمان ئەوەی خراپە دوورێوە کالێمان ئامین ئامین والحەمد لله رب العالمین الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه خوای پەروەردگار لە قورئانە ئەفەرمێت ويل لكل همزة لمزة خوای پەروەردگار ئەفەرمێت شیوێک دۆڵێک لە دۆڵەکانی جەهەنم بۆ کێیە همەزە زانایان پێناسەمان بۆکەن واتای ئەوەیە کەوایە غەیبەتی برا بسڵمانەکەت ئەکەی بەدەست بە چاوت بە پێکانت بە کردەوەکانت بە ئیشارەت بە عەمەلە ئەکەی همەزە واتای ئەوەی غەیبەتی برا بسڵمانەکەت ئەکەی بە ئیشارەت لومەزە مانای ئەوەیە بەدەم غەیبەتی براکەت ئەکەی شیوێک لە شیوەکانی جەهەنم بۆ ئەو کەسانەی براکانم ئاگادار بین ئێمە بەرگەی ئاگری دنیا ناگرین ئیمامی عومەر دەستی خستە ناو ئاگری دنیاویت ئەی عومەر تو بەرگەی ئەم ئاگرە ناگری لەکوێ بەرگەی ئاگری قیامەتەگری با ئێمەش ئاوا فکرکەینەوە براکەم لە تاوانی غەیبەت ئیمامی حەسەنی بەسری ڕەزا و ڕەحمەت پەروەردگاری لێبێ کەسێک هاتە لای وتی یا ئیمام فڵانە کەس غەیبەتی کرد باستی کرد ئیمامی حەسەنی بەسری هەستا چووە بازار سەوەتەیەکی سەلەیە خورمای جوانی سەن دای لە قاپی ماڵی کابرا و سەوەتە خورماکەی داوە دەستێەوە وتی یا ئیمام ئەمەت بۆچی هێناوە بۆ من وتی وەڵڵاهی هێشتا ئەمە کەمە بۆ تو لە کردەوە چاکەکان خۆت و کردەوە باشەکان خۆت داوەتە من بە هەدیە منش ئەم سەوەتە خورمان بۆ تو ئاوردە بە هەدیە
غیبەتی ئیمامی حەسەنی بەسری کردەوە چاکەکانی ناردووە ئەویش سەلەیە خوڕمای بۆ بەرامبەرەکەی بردووە لە پاداشتی ئەو غیبەتەی. عەبدوڵڵای کوڕی مبارەک ڕەزا و ڕەحمەت پەروەردگاری لێبێ ئەفەرمێ ئەگەر من غیبەتی کەسێکم بکردایە غیبەتی دایک و باوک خۆمە کرد ئەو چاکانی وا کۆیەکەیتەوە با بۆ دایک و باوکم بێ نەک بۆ کەسانێک بێکەوە دوژمنم و کەوا ڕقم لێیانە. شێخ محەممەد بن عوسەیمین خوای پەروەردگار لێی خۆش بێت زانایەکی گەورەیە ئەفەرمێت کەفارەتی غیبەت کاتێ تۆ غیبەتی یەکێک ئەکەی کەفارەتەکەی ئەوەی ئەگەر ئەو کەسە بتوانی بڕۆی بۆ لای داوای گردن ئازایی لێ بکەیت و گردنت ئازا بکە ئەگەر گردنتی ئازا نەکرد ئەوە دوعای خێری بۆ بکە یان ئەلە و مەرجسەوە بە خراپە باس کرە بە چاکە باسیکەی ئەوە کەفارەتی غیبەتە براکانم. هیوادارم ئەم وتارە بێتە تەسکیەک بۆ خۆم و بۆ ئێوە با زمانەکانمان بپارێزین. والله بە بۆنەی زمانەکانمانەوە چینە ئاگرەوە ئێمە با هەر باسی نوێژکەین و با هەر باسی ژیاننامەی پێغەمبەرکەین بۆ ئێوە سوودی نییە ئەبێ باسی ئەو تاوانانە بکەین کەوا ڕووەدا لە ژیانمانە. هەمومان ئەزانین غیبەتکردن تاوانە هەمومان ئەوەی دەبقەت مەلایەک ئەزانین چی باشە چی خراپە بەڵام با نەیکین براکانم با خۆمان بپارێزین با شوێن کەوتەی ئەو پێغەمبەرە نازدارە بن عەلەیهی سەڵات وەسەلام. والله ئەم دینەی بە هیلاکەت گەیاندۆتە ئێمە ئەم دینە بە ئیسراحەت نەگەێتە ئێمە کەوا ئێمە حەیا لە سەڵا و حەیا لە فەلاکە گوێمان لێ نییە کەوا سنەتێکی بەسیتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە چەندەها خوێنی سەحابە گەشتۆتە ئێمە بە خوێنی ئیمامی حەمزە گەشتۆتە ئێمە بە خوێنی جەعفەر ئیمامی پێغەمبەری خوا کەوا دوو باڵی هەیە لە ناو باشتە بەوانە گەشتۆتە ئێمە براکانم. داواکارین لە خوای پەروەردگار ڕەحممان لێ بکات عاقبەتمان خێر کات ئەوەی چاکە بیکاتە قسمەتمان ئەوەی خراپە دوور لە کالێمان. یا ڕەبی خوای ڕەحم لە دایک و باوکانمان کەی یا ڕەبی خوای ئەوەی قەرزارە قەرزەکەی بۆ ئادا بکەی یا ڕەبی خوای بارانی ڕەحمەتمان بۆ ببارێنی یا ڕەبی خوای ئەم ساڵ بکەیتە ساڵی ڕەحمەت و بەرەکەت یا ڕەب العالەمین یا ڕەبی خوای ئاوەکانی ژێر زەویمان بۆ بگەڕێنتەوە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوای ئەو ڕەحمە گەورەی خۆتمان لێ نەکەیتەوە یا ڕەب العالەمین خۆت خاوەن ڕەحمی یا ڕەب العالەمین ڕەحم بە ئەهلی سەرزەوی بکە یا ڕەبی خوای ڕەحم لە گەنجەکانمان کە ڕەحم لە پیرەکانمان کە بە تایبەتی ماڵی کاک فواد خێزانێکیان مردووە خێزانەکەی مردووە داوای دوعای خێری لە ئێوە کرۆت خوا دوعای خێری بۆ بکەن یا ڕەبی خوای لێی خۆشبی بکەیت ئەهلی باشتەوە و سەبوری کەسوکاری بدەی ئامین ئامین والحمد لله رب العالمين. أقم الصلاة يرحمني ويرحمك الله. الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي